چالاکیەکان لە شاری سلێمانی بەردەوامیان هەیە بە تایبەتی نمایشکردنی چالاکی شانۆیەکان یاخود نمایشکردنی کارە شانۆیەکان و هەر لەو نێوەندەشە شانۆکاران هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون کە وەرکشۆپی تایبەت بۆ ئەو کەسانە بکەنەوە کە حەز و خولیا و بەهرەیەکیان لە هونەری نواندندا هەیە و لە شاری سلێمانی و لەگەڵ پەیمانگەی هونەرە جوانەکاندا وەرکشۆپێک بۆ دوو لە شانۆکارە دیارەکان ساز کرا کە ژمارەیەک لە فێرخوازەکان تیایدا بەشدار بوون. لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی و بە سەرپەرشتی شانۆکاران شوان کەریم و ئاراس عەبدوڵڵا وەرکشۆپی شانۆی بەڕێوەچوو ئامانج لە وەرکشۆپە کە ڕۆژی حەوتی ئەم مانگە دەستی پێکرد و بڕیارە 6 ڕۆژ بەردەوام بێت دەرخستنی توانە و بەهرەی گەنجانە بە تایبەتی ئەو گەنجانەی حەز و خولیای نواندنیا هەیە و تا ئێستا دەرفەتیان بۆ نەرەخساوە بۆ دەرخستنی بەهرەکانیان لەو بوارەدا وەرکشۆپەکەش بنەما سەرەتاییەکانی نواندن بەگشتی و نواندنی شانۆی بە تایبەتی با پشتبەستن بە تەکنیکەکانی شانۆی ئەمڕۆ لەخۆ دەگرێت.